غازي تكويا نوا جبياري شريفي قريد الشوانا ڕێوڕسمی کۆمسایە لە هەورامانی تەخت. ئەو ڕێوڕسمە لە نێوەڕاستی بەهاری هەموو ساڵێک با بۆنەی تێپەڕبوونی 45 ڕۆژ بەسەر ساڵی کوردی بەڕێوە دەچێت. کۆمسای ڕۆژێک دەخایەنێت و دانیشتوانی هەورامان و گەشتیارێکی زۆر بەشداری تێدا دەکەن. ماهیەت و ئی مەراسمی ئەپێسەنەکە دوێ مەراسمی بێن یۆشا هۆرچنی و ئینتخابات و شۆرێ و هەر پاسە ژیلە و مەرێبیان و یۆچا مەراسم و کۆمسا بێن کە لەوان باوە. انتخابات ویا هۆرچنی و ژیلا و مەرێ کە هەر وەڕژە ئیسلامیش نەبیەن و دمایی کە یاوان بە دەوران و زەمان و پیشەریاری و ئیتش کە پێسە ملمەڕاوە ئەپی جۆرە بیان. کۆمسای ڕێوڕسمێکی کۆمەڵایەتی کولتوریە. شارەزانی مێژوو و ئەفسانەکان دەڵێن ڕێوڕسمەکە مێژوویەکی چەند هەزار ساڵەی هەیە و لا کۆندا بۆنەیەک بووە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنێکی پێنجکەسی بە ناوی ئەنجومەنی پیرانی ژیر لە گوندەکانی هەورامانی تەخت، سەری پیر، وەیسیا، ڕوەڕێ و کەماڵە. ئەو ئەنجومەنە لە ژنان و پیاوان هەڵبژێردراوە و کاروبارەکانی ناوچەکەیان بۆ ماوەی 1 ساڵ بەڕێوە بردووە. هەڵبژاردنیشان بە دەنگدانی ڕاستەوخۆ و لە ڕێگەی میوەوە بووە. ئێستا ئەو هەڵبژاردنە نەماوە، بەڵام لە ڕێوڕسمەکەدا بە شێوەی سمبولیک بەڕێوەی دەبن. ئی 5 نەفەرە جدلێ و کاندیدەکانە کە احتیماڵەن فرەتەرێژ بیە با هۆرچنیێنێ و ئی نەفەرێ و ئی نامسەرێ هەر یۆشا بەنامێ و یۆجە سەمەر و باخەکا و هەورامانی و پسەوتفێ و وەزێ و هەنجیری و هەڵوچە و مرۆی ئەپاسە ئینیشا بیان هەر کامەگەر تعدادی وەزێ فرە بێ بۆ وەزێ هەنجیر فرە بێ بۆ هەنجیر ئەپاسە پی جۆرە ئەندام و ژیلا و مەرە هۆرچنیان ئەندام و ژیلا و مەرێ کە شامڵ و 5 نەفەرابیان دما و ئانەیە نیشتینێرە پێوەشا کوبوونەوە شابیان ڕاوێش شانیان ڕێ پێ ئانیشا کە ملاپی هەوارەکات چون مەراسم و کۆمسای پەیوەندیش بێن چن و باغداری و هەوارنشینی. با تێپەڕینی کات ڕێوڕسمی کۆمسایش گۆڕانکاری بەسەردا هاتووە، بەڵام دەفلێدان شەعر خوێندنەوە و شکاندنی بەرد لە کۆنەوە هەبوون و ئێستاش ماون. خەڵکی هەورامان پێیان وایە بەردی کۆمسای قەت کەم ناکات، ساڵانە بەشێکی دەشکێن و وەکو شتێکی پیرۆز هەڵی دەگرن و ساڵی داهاتوو بەردەکا وەکو خۆی لێ دێتەوە. کە شوانە گێرینی و میراو گێرینی و قێخا گێرینی پەیدەگێ و شووە ئاوەختی ئینەی کەرینی ئی مەسایلا کەرینی ئەواشێ خۆڵ کوور ئیدیوێ ئادەمانێ کوچ کەرینی مەسەلەنی هەر یودوینی پێی هەوارێ یو پەی پێڕۆستەمی یو پەی گەچانی یو پەی گەناوی یو بەی پەنەنی یو پەی هەساری ئەپێسەریونی یو پەی کاویە جا چەودمای. ساڵانە لە هەورامان دوو ڕێوڕسمی گەورە بەڕێوە دەچن، لە زستاندا پیرشالیار و لا بەهاردا کۆمسای. هەردوو ڕێوڕسمەکە ناوبانگێکی زۆریان هەیە. لە کاتی بەڕێوەچوونی ئەو ڕێوڕسمانەدا بە سەتان گەشتیاری نێوخۆی و بیانی سەردانی هەورامان دەکەن. میوانانی ئازیز و خۆشەویست ئەزیزانێکە لە شار